شاءڵە ڕۆی گەردەلوول چی بەسەرهاو گەردەلوول ئەوسا ئێمە یەک و دوو سێمان تەواو کردووە قۆزەکە واتۆتەوە ئاکتەر ماشەڵڵا قۆسر شەبێ من دەوری باشی شێرگۆ بین ئێمە هەموو شتێکمان تەواو کردووە خەڵک زۆرە پرسێ ئەوە تا برادەران هەموو پرسن هەموو گێن بۆ ئێرە پرسن ژاڵە چی لاتووە هین گەردەلوول گەردەلووی لە کوردستانمان تەواو کردووە 4 ماوە 4 نەکرێ لوقسانە ئیتر یەک و دوو سێ حتمیە لێ بدرێ کە خەڵک چاوەڕێی نیهایەتەکە نیهایەتی ئەنفال و جینۆسایتی کورد و هەموو ڕاپەڕین و کۆڕەوەکە و ئەڵەبجەی هەمووی تایە هەمووی تایە بێ بکرێ ئەگەر نەکرێ نوقسانە کەواتە ژاڵە لێ نەدوێ باشترێکە گەردەلوول لێ نەدوێ باشکە لەگەڵ ژاڵای سەرڵم لێ نەدوێ باشە نردوومە نامەمان نردووە بۆ کاکدێرین هەمووی سوپاسیەکەم ڕێزی یەک خۆشەویستیمان هەیە بۆی ئەو دیارە شتێک هەیە لەسەرەوە نایڵن ینی ئەبێ بگەڕێن بە دوایە بزایی بۆ ناڵێن چکاوەی ئەوان داوایان پێشنیارەکان ئێمە هەموویمان قبول کردووە هەموو شتێکش تەواو بووە نامەی سەڵتیمان بۆ نردووە خەڵکەکە باسەکە گەردەلوول چی لات چی لات ئەوە گەردەلوولە بەدەست ئێمە نەماوە لە 2012ەوە گەردەلوول لایەنە هەر ساڵی جارێ شتێکمان بۆێننەوە بەنیاز نین بیکەن کە نەیکەن ڕەنگە لایەنێکی کە داوامان لێ بکە ئەو قسە بە زۆر پاڵمان پێوەنێن وەکو بڵێ لێرە نەنێنین باشە ئێمە شت تااقەتمان لێ لێرە بنێنین ئەبێ بڕۆین بۆیە چکاوە پاڵمان پێوەنین لێرە نەمێنین کە لێرە نەنێنین ناچارین فەنان بەچی ئەژێ ماسی بەچێژی بە ئاو نیە ئێمەش بە هونەرەکەی ئێمە هونەرەکەمان لێسەرنەوە ناتوانین بەبێ هونەر بژین ئەچین دایشکە داوامانەکە ئەڵێ چیتانێ بۆتانەکەین وەرن یعنی کە ڕۆژین گوناحی ئێمە نییە ئەوە دانشێنەوەتان ئێمانە ئەوە مامۆستا عەلیکەریم شاد ئەوش ئەزانێت ئەوش کە لە گەردەلوول ئینشاڵڵا بەشدار ڕۆی ئەوش ڕۆی يعني أنا حق بيجين النيوش. سيد الوقسقي كان جليل قرنق أوي أمك يعني خوي خاوني كاركي ولا غلط جروبكي بردامة بلا من ولا عزيكم بعام جيان وصو هنر وصو لمواتا كأما خطر بيسا ودرجايب كردو شلون اجتماع بهنر وجوانا أغير هنري نبين اجتماع جناميني يعني أما شان صالة شاوريكا قرنيك قبل نايكن يزور أسايا ولا ما بنو يعني قوانية إتر أما شيء وشيني بلان بعام جيان وهنر وستاولا بلسان كأما خطر لم شارع هنر كواماوا لم شارع نما أشكرا أما قصي أخير ما ببورك بكر خوشويست ما يجوك لا أكتر كان كجوانا لقل معي بوان دايسوش لقل معي أقل نايكن بلا نايكن يبرون پاڵمان پێوەنن پاڵمان پێوە ئەنێن کە لەم شارە نەنێن ئەوە ڕاستیەکەیتی دایان کە پاڵیان پێوەنان ئێمە ناچارین بڕۆین ئینشەڵڵا بەو شێوازە نابێ مامۆستا ئەمە یەک پرسیاری کۆتایی بکەم قسە لەگەڵ کاک بەکرا کردوتەوە بۆ ڕۆڵەکەی چی بۆکەی چیەکەن داوە تۆ تا قسەی لەگەڵکەم نەخۆکەیەکە یار هەیە ئێستا نانا فکرەکەم دایە دەورێکم بۆ داناوە بەجددی دەورێکی زۆر جوانشە یعنی جگە لەوە لەم چوارە بەدێ و بزانم کام نەخۆشی شوای دەکرد بەڵام هەر لەگەڵ مایە هەر کایەتی بەبێت دەوری بێنە لەگەڵین لەبەرەوە ئێمە خۆخاوەنی گەردەلوول خۆمان خاوەنی ئەو نییە ئەسمانەگر کاکە لەو چایخانەیە ئەو لابوون کۆڵانەکە هاتەوە ئەمە بن باسی 2005ەکەم 2006 وتم کاک بەکرد دەورێکم بۆ داناوی لە گەردەلوول لەڵی چی وتی لەگەڵ تۆیە خۆشحاڵ چکە لەگەڵما بووە لە حەفتەوە تا ئێستا برادەر و خۆشەویستمە بەخوا دڵی نەشکان ئەو کەسبێکردین کە پیشی بەرانە برای کاک ئاسۆی دەلاک دەستا خۆش ماوەسا قوربانی ئەوە بم